بە کۆمەڵێک پرۆژە و پرۆجێکتەوە بەشداریمان کردووە هەندێکیان بابەتی هاردوێرن هەندێکیان بابەتی سۆفتوێرن یەکێک لەو پرۆژانەی کە کە دروستمان کردووە و زانیارێک تەواومان لەسەری هەیە لەسەر بابەتەکەی ئەویش پرۆژەی خاشاکی زیرەکە کە تێیدا لەو پرۆژە ئێرەدا سنسەری تەڕی و وشکی و ئاسنمان بۆ دەناسێنێتەوە کە هەموو بەشەکان لێکجیا دەکاتەوە بە سوڕاندن کە بەشی یەکێک لە بۆکسەکانمان خاشاکی ئاسنە یەکێک لە بۆکسەکانی کەمان خاشاکی تەڕیە یەکێک لە بۆکسەکانی کەشمان خاشاکی وشکیە کە لەو پرۆژەی ئەو ڕۆدا ئەمە بەشداریمان کردووە. من وەک خوێندکارێک لە پەیمانگای فام ئەمڕۆ بەشداریم کردووە لە کەرنەڤاڵی ڕاپەڕین و بە چەند پرۆژەیەک بەشداریمان کردو یەکێک لەو پرۆژانە ئۆتۆمبیلێکی زیرەکمان دروست کردووە کە ئاردینۆیەکمان بەکارهێناوە 2 سێنسەر پاتریک 4 ماتۆر ئۆتایەکانمان بەکارهێناوە و بە زمانی C++ کۆدمان کردووە و لە ڕێگەی ئەپلیکیشنێک بە مۆبایلەوە دەتوانین جوڵە و وەستانی بۆ بکەین. فام هەڵبژاردەی ئەو کەسانەی بە باشترین نەبێت ڕازی نین.